ئەمێ باسی نەخۆشیەکانی بربڕەی پشت بکەم لە منداڵ. چکە منداڵ گەشەبوونی ئێسکیە، فەقەراتیش ئەینن ئێسکە گەشە دەکا و گەورە دەبێ لەگەر تەمەلی ئەو مناڵە هەتاکو دەگاتە با بڵێن 17 ساڵ بلوغ. طبعا مجموعەیەکی نەخۆشی هەیە ئێمە پێڵێن تەقەوسی عەمودی فەقەری، تەقەوسی بربڕەی پشت، یعنی خوارە بێ. ئێمە دائیمەن کە منداڵ دەستگا بە ڕۆیشتن پاشەوە ساڵ بە ساڵ گەورە دەبێ، خاسن دایک کە منداڵ دەشوەریە و یعنی ئەو منداڵە دەبینێ تەمەشای بربڕەی پشتی بکە، ئەتوانین لەگەڵ مناڵەکان تر بەراوردی بکەیت. سێکەی بربڕەی پشتی قەوسە، یعنی خوارە، یعنی وەکو ماڵێکی طەبیعی نییە. ئەو تەقەوسە ئێمە دائیمەن پێیان لاربوون، وان لاربوونی بربڕەی پشت گەرە پێشانی دکتۆری پسپۆری بربڕەی پشتی بدەیت. ئەو دەزانێ ئەشعەی دەگرێ، مراقبەی دەکا لەگەڵ گەورەبوون و گەشەبوونی ئەو منداڵە پێویستی بە ئێمە قایشمان هەیە، بەجار قایشی بۆ دانێ پێڵێن ئۆرتۆسس یاخوا نەکران ئەگەر لە حەدا دەرچوو ئێمە بۆ ئەوەی پشتی خوارد نەبێت لە مستەقبل ئەو منداڵ طەبیعی پەروەرد گەورە بێت، ئێمە عەملیاتی دەکەین. ڕاستە بێتەوە ئەو بربڕەی پشتە عەملیات دەکرێت و پلاتینی بۆ دادەنرێ بە جوانی ڕێک بربڕەی پشتی ڕاست دەبێتەوە. فێمە یەکێ لەو نەخۆشیانی بربڕەی پشت لە منداڵ پێڵێن تەقەوس، یعنی لاربوونی ئەو خواردبوونی بربڕەی پشت. بەعزە جار منداڵە سێکەی عمری ساڵێکە یا 2 ساڵە یا 2 ساڵ، سێکەی لە پشتیشی لە خوارەوە لە پشتی وەکو فتقێک دەردەچێ، وەکو فتقێک دەردەچێ و بەعزە جار خوانەکەران سێکەی کە دەڕوا منداڵەکە پێی زەعیفە، وەکو منداڵی ناتوانێت غار بدا، ناتوانێت دەشەلێ. ئەمە هەمووی معنا کێشە هەیە لە بربڕەی پشتی. فەئەوە گەرە دائیمەن پسپۆری بربڕەی پشت بیبینێ و خاصە ئێمە نەوعێتریش هەیە لە دوو نەوع هەیە لە تەقەوسی بربڕەی پشت، ئەو لاربوونی بربڕەی پشت. یەکێکە لە منداڵە عمری ساڵێکە یا 2 ساڵە، ئەوە پێڵێن زکماک، یعنی وراثی. ئەوە زیاتر بربڕەی پشتی زۆر خوارە، ئەوە گەرە زووتر دکتۆر بیبینێ و عیلاج بکرێ، ئایا بە عەمەلیات یا بە قایش. نەوعێتر هەیە لە عمری پاش 10 ساڵ دەرەچێت، 10، 12، 11، ئەویش تەقەوسی بربڕەی پشتە، ئەویش زیاد دەکا هەتا 18 ساڵ. ئێمە هەتا عمری 18 ساڵ کە پێڵێن بلوغ ئەو تەقەوسە زیاد دەکا. گەرێ دکتۆر بیبینێ ئایا قایشی بۆ دەنووسێ بۆ بربڕەی پشتی یا بڕیاری عەملیاتی بۆ دەدەین کە نابێ پشتی خوار بێ. ئەمە چەند شتێکە. طبعا ئێمە زۆر هەیە نەخۆشیەکانی بربڕەی پشت، بەڵام ئێمە دائیمەن دایک زۆر میهمە. گەرێ تەمەشای مەدەن 2-3 منداڵی هێناوە، سێکە بربڕەی پشتی منداڵەکان هەمووی وەک یەک بێ، کە یەکێکی دیدی یەکێکیان خوارە وەک ئەوانی تر نییە. گەرێ بەڕێی من پسپۆری بربڕەی پشت بیبینێ. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.